ناوم مەریەم کەریمە، دانیشتووی شاری هەڵەبجەم، دەرچووی کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکانی زانکۆی هەڵەبجەم بەشی بنەماکانی ئاین. ماوەی 6 مانگە دەستم بەم ئیشە کردووە. زیاتر ئیشی من لەسەر کێکە، تەڵەبی کێک وەرەگرم. شیرینەکانی تریش دروست دەکەم، بەڵام بەعام کێک دروست دەکەم. تر لەسەر داواکاری کەسەکان خۆیان. سەرەتا حەزێکی خۆم بوو، زۆر حەزم لە دروستکردنی کێک و دیزاینی کێک بوو، زۆر متابعەمە کرد لە یوتیوب وەمانە. ئیتر پێیجێکم دانا، وردە وردە ئیشەکانم دائانا، خەڵکیش زۆر بەدڵی بوو. ئیتر هەموو داواکاریەکان لە ڕێی پێیجەکەوە بوو، خەڵک نامەیان ئەنارد و دیزاینیان ئەنار، منیش وەرمەگرت و بە پێی داواکاری خۆیان و بە پێی قیاسەکان کە خۆیانیان ویست داواکاریەکانم وەرەگرت و بۆم دروستەکردن. کێکی لەدایک بوون، کێکی ئاهەنگەکان بۆ بکوزاوە، ئیتریان هیوا هەیە هەر بۆ خۆشی داوایەکە حەزی لێتی بۆ هەموو مناسبەیەک دروستیەکەین. بەڕای من هەموو ئافرەتێک یان هەموو کەسێک بەهرەیەکی تایە، خۆی گەورە بەهرەیەکی بە هەموو کەسێک بەخشیوە، ئیتر ئەبێ هەوڵی بۆ بیت و بیدۆزیتەوە، زانیت بەهرەکەت لە چیایە. من بەهرەی خۆمم لەمەیە دۆزیوەتەوە. هەموو کەسێکیش ئەتوانێت نابێت چاوەڕێی دەستی حکوومەت بین، هەر بڵێن حکوومەت دامان نامەزرێنێت و ئەم شتانە. خۆمان هەوڵ بین. ئەمە هەویری شەکرە. هەویری شەکر بەکارێت بۆ دیزاینکردنی کێک. زۆربەی دیزاینەکان کە بۆمانێت بە هەویری شەکرە دیزاینەکانی، جوانترە لەسەر کێکەکە وەک لە کرێم. اینجا زیاتریش ئەمێنێتەوە، بۆ تێکچوون زیاتر ئەمێنێتەوە. ئێستا ئەمە بەکارهێنم بۆ دیزاینکردنی ئەم کێکە. سوپاس بەخوا تا ڕادەیەکی باش توانیومانە هەم دڵی مشتریەکان ڕازی بکەین، هەم بۆ خۆشم لەگەڵەوەی کە حەزی خۆمە بژێوی ژیانیشمان دابی نەکات لەخوا بەزیابێت.